بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. بەڕێزان هەروەک ئاگادارن لە سەروبەندی 25 نۆئام ڕۆژی جیهانی خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی دژی ژنانداین. ئەم ڕۆژەوە بیرهێنەرەوەی خەبات و تێکۆشانی بەردەوامی ملیۆنان ژنی ئازادی خواست لە سەرانسەری جیهان لە دژی سیستەم و هەڵاواردن و توندوتیژی سیستەمی چینایەتی پیاوسالار و بانگەوازێکە بۆ لە قاودان و خەبات لە دژی ئەو پێکهاتانەی کە سەرچاوەی توندوتیژی دژی ژنان و پەرەی پێدەدەن و بە شێوەیەکی سیستماتیک بەڕێوەی دەبن. دنیای ژێرهەژمون و دەسەڵاتی نیۆلیبرالیزم تەژیە لە توندوتیژی دژ بە مرۆڤ و سروشت کە توندوتیژی بەرامبەر بە ژنان بەشێکە لە ڕۆڵ و کردەوەی ئەم سیستەمە سیاسی و ئابووری و چینایەتی پیاوسالارە کە بە شێوازی جۆراوجۆر ستەم و توندوتیژی بنەماڵەیی دەوڵەتی و کۆمەڵایەتی دژ بە ژنان بەکاردەهێنێ و دەیان کاتە قوربانی. توندوتیژی دژی ژنان دیاردەیەکی جیهانیە، چونکە لە سیستەمی زاڵ بەسەر جیهاندا ستەم لە دژی ژنان بەشێکی دانەبڕا و پێویستی ڕۆڵ و کردەوەی ئەم سیستەمەیە. ئەمڕۆ سەرەڕای خەبات و تێکۆشانێکی هەمۆلایەنە و بربڵاو لە ئاستی جیهاندا دژ بە توندوتیژی بۆ سەر ژنان، بەڵام بەردەوام شاهدی بڵاوبوونەوەی هەواڵی توندوتیژی بربڵاوین دژ بە ژنان لەناو کۆمەڵگا و لە بنەماڵەدا. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم پرسیارە و تاوتوێکردنی لایەنە جۆراوجۆرەکانی داوامان لە بەڕێز هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کومێتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە میوانی بەرنامەکەمان بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ کەریم سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هاوڕێکەریم یەکەم پرسیارم ئەوەیە کە میژووی خەباتی نێودەوڵەتی بۆ نەهێشتنی توندوتیژی دژی ژنان چییە و ئەم خەباتە چۆن بە بزوتنەوەی کۆمەڵایەتیەکانی ئێرانەوە گرێدراوە؟ ئەوەی ڕاستی بێت خەبات لە دژی توندوتیژی لەسەر ژنان بە درێژایی مێژوو دابڕاو نەبووە لە خەبات و تێکۆشان و شۆڕشە چینایەتیەکان، یعنی لەو کاتەوە کە بزوتنەوەی چینایەتی حرەکەت و جنبشی چینایەتی سەری هەڵداوە لە دژی سیستمی سەرمایەداری، هەر لەو کاتەشەوە بزوتنەوەی ژنان یا خواست و ویستی ژنان وەک بەشێک لە کۆمەڵگای جیهانی ئاوێتەی ئەو بزوتنەوانە بووە بە شێوازی جۆراوجۆر. یعنی هەر لە کۆمۆنی پاریسەوە ئەگەر خوڵتر نەڕوانین، هەر لە کۆمۆنی پاریسەوە بگرا هەتا شۆڕش و ئاخێزە فێمینیستی و سۆسیالیستەکانی سەدەی 20ەم بەردەوام ڕوانگەیەک بووە کە شەرایطی ژنان، هەلومەرجی ژنان، بارودۆخی ژنان لەو بێستا چوارچێوەی ویست و داواکاری چینایەتیدا خۆی دیوەتەوە و بەردەوام ئەوە وەکو یەکێک لە ویستەکانی شۆڕش و یا ئاخێزە چینایەتەکان بووە. تا سەردەمێ ئەملاتریش کە دێین لە بێستا ئەم ڕۆژە بە هۆکاری ئەوەی کە ئێمە کاتێک قسە لەسەر 25 نۆڤەمبر دەکەین، 25 نۆڤەمبر بۆنەیەکە کە بە بۆنەی ترۆری وەحشیانەی سێ خوشکی میراباڵ، سێ هەڵسوڕا و چالاکی چەپ و سۆسیالیست لە کۆماری دۆمینیکان لەلایەن دەسەڵاتی سەرکوتگەر و ئیستبدادی ئەو کاتەوە کە بە ناوی ڕافایل ترۆخیۆ دەناسرا. ئەو خوشکانە لە بزوتنەوەیەکی جەماوەریدا بەشدار بوون لە دژی ئیستبداد و سەرڕۆیی و سەرکوتی ئەو سەردەم لە دژی ئەو دەسەڵاتە. یعنی ئەوە لە لووتکەی خۆیدا دەتوانین ئەوە وەک نمونە بێنینەوە ئەگەرچی دوای چەندین دەیە، یعنی لە ساڵی 1939دا بەستا ئەم ڕۆژە بە ناوی ڕۆژی خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی ناوزەت دەکرێت لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە، بەڵام پێشینەیەکی دوور و درێژتر لەوەی بووە و دواتریش ئەو شۆڕش و بەستا خەباتی ژنان لە دژی توندوتیژی و لە عینی حاڵدا شۆڕشی یا خەبات و ناڕزایەتیە عەداڵەتخوازیەکان پێکهاتوو لە پیاوان و لە ژنان لە چینی کەکار و زەحمەتکێش و ژنان لە پەراوێزنشینەکانی وڵاتەکان شارەکانەوە هەتاوەکو بەئێستا هەڵسوڕاوانی ئازادی خوازی ژنان لەسەر ئەو ویستانە هەمیشە
خۆی تعریف کردووە و ژنان بەردەوام بەداخەوە لە توولی مێژوودا بەردەوام توێژێک بوون کە لەلایەن چینی باڵادەستەوە چ وەکو دەسەڵات سیستمی سەرمایەداری و چ وەکو سیستمێکی بەئێستا سیاسی پیاو سالاری بەردەوام لە ژێر زەخت و گوشار و توندوتیژیدا بوون. ئەگەر لە سەردەمێکدا ئەم مەحرومیەت و توندوتیژیانە لە چوارچێوەی کار و لە حەقدەست و لە هەڵاواردنی ڕەگەزی و لە هەندێک شتی ئاوادا بەئێستا خۆی دەدیتەوە، بەڵام هەتا دێت و وردەبینەوە لە شێوازەکانی توندوتیژی بۆ سەر ژنان، هەتا هاتووە شۆڕشەکان ڕادیکاڵتر بوونەتەوە، بەئێستا پێناسەیەکی بەرینتر بە پانتایی هەموو ئەبعادەکانی توندوتیژی لەسەر ژنان تعریف بووە و ئەوانە خۆی لە خۆیان لە ویست و داخوازیەکانی هەموو حرەکەتە بەئێستا ئازادیخواز و بەرابەری تەڵەبەکاندا دیوەتەوە. ئەمان پێشینەیەکن لە مێژوودا، بەڵام ئەوەی کە چۆن پەیوەند دەخواتەوە بە بزوتنەوەی ژنان لە ئێران یا بزوتنەوە بەرابەری خوازەکان لە ئێرانیش وەکو هەموو بەئێستا کۆمەڵگا نێودەوڵەتیەکان بە تایبەت لە سەدە و شتێک یا سەدەیەک و چەندێ لەوە پێشەوە هیچ کات دابڕاو نەبووە لە واقعەکانی بەئێستا کۆمەڵگای نێودەوڵەتی و لەو ڕووداوانەی کە لە ئاستی جیهاندا ڕوو دەدەن. هەر بۆیە بزوتنەوەکانی ئێرانیش، یعنی بە تایبەت بزوتنەوەی ژنان لە ناو هەموو ئاخێز و ناڕزایەتی و جنبشەکانی ئێراندا بەشێکی دانەبراو بووە لەو بەئێستا تعریفە یا لەو پێناسەی کە لە بزوتنەوەی ژنان لە تووری مێژوودا کردومانە. بزوتنەوەی ژنان لە ئێران ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی بەئێستا ئەو کاتی مەشروتەخوازی کە ئەو کات زیاتر خۆی لە هەندێک خواستی مەحدود یا بەرتەسکدا دەدیتەوە، وەگەوەی کە بەشداری لە بەشداری کۆمەڵایەتی، بەشداری لە کاروباری کۆمەڵایەتی، بوونی حەقی ڕێیدان، هەندێک ئازادی ئیجتیماعی کە تا ئەو کات ئەوانە بوونیان نەبوو. بزوتنەوەی ژنان لەگەڵ ئەوەشدا لە ئێران بە ئیستثنای زۆرێک لە بزوتنەوەکانی دیکە لە بەئێستا ئاستی جیهانیدا بەردەوام لە ژێر هەژمون و یا بڵێن لە چوارچێوە لە ژێر کاریگەری سیستەمێکی مەسهەبی یا بێستا پێکهاتەیەکی مەسهەبی سیاسیدا قەراری گرتووە. هەر بۆیە بە دوو شێواز بەردەوام لە ژێر زەخت و گوشاردا بووە، لەلایەکەوە بەئێستا دابوو نەریت و بربەستە ئاینی و مەسهەبیەکان ژنانی مەحدود کردوێتەوە، ژنانی خستۆتە ژێر زەخت و گوشارەوە، و لەلایشەوە سیستمی ئابووری و سیاسی کە هەر وەکو هەموو کۆمەڵەکانی دنیا لەلایەن سیستمی ئابووری و لەلایەن سیستمی بەئێستا سەرمایەداریەوە چەوساونەتەوە. ژنان بەردەوام لە توولی ئەو مێژوانەدا وەکو توێژێکی ستەم لێکراو لە ناوەندەکانی کاردا حەق و حقوقی یەکسانیان لەگەڵ ژنان نەبووە، لەگەڵ پیاوان نەبووە، بە دەلیلی ژنبوونیان لە زۆر بەئێستا مافی سەرەتایی بێبەش بوون. هەر بۆیە لە ئێرانیش هەر لەو کاتەوە هەتاوەکو یعنی لە مەشروتەخوازیەوە تا دواتر دێن هەتا کاتێکە ڕەزاشا بەئێستا ئەو دەم ئەویش شتێکی پرۆسەیەکی بەرەو پێش تەرحێکی ئێراعەدا بە ناوی یا بەئێستا شۆڕەشێکی وەڕێخست بە ناوی لابردنی حیجاب یا کەشف حیجاب. ئەو کاتی ژنان لە عەلەیهی ئەو کەشف حیجابیانی لابردنی حیجاب لەسەر ژنان بە شێوەیەکی زۆر ئەمری کەمپەینیان وەڕێخست، ناڕزایەتی عەزیمیان بەڕێوە برد و هەتا دواتریش تا دەگاتە بەئێستا کاتی دەیەکانی 1350 ئەو کاتیش لە بزوتنەوە کۆمەڵایەتیە چەپ و سۆسیالیستەکاندا کە چ بە شێوەی چەکداری و چی بە شێوەی کۆمەڵایەتی و ڕێکخراو لە ناو کۆمەلگادا لە ئارادا بوون، ژنان لە هەموو ئەو بوارانەدا ڕۆڵی بەرچاویان دەژێڕاوە، بەشێک بوون لەو حرەکەتانە لەگەڵ ئەوەی کە بەئیسلا ویست و خواستی ئازادی کۆمەڵایەتی کە ویست و داواکاریەکی عام و گشتی بووە چ لە پێکهاتەی پیاوان و چ لە پێکهاتەی ژنان، بەڵام ژنان بەهۆی ئەو ستەمە مزاعفەی کە بەردەوام لەسەریان بووە
ویست و داواکاری جیاوازتریشیان هێناوەتە گۆڕێ هەر بۆیە لە کاتێکەوە کە بێستا بزوتنەوە سۆسیالیستەکان بزوتنەوە ئازادی خوازەکان بزوتنەوە فێمینیستیەکان کە لە چوارچێوەی حرەکەتە سۆسیالیستەکاندا خواردنەوە لەو کاتانەوە کە ئەوانە هاتوونە ئاراوە بە تایبەت بێستا لە سەدەی بیستەمدا لە کاتێکدا لە وڵاتە ئەوروپایەکان لە چەندین وڵات شۆڕشی سۆسیالیستی و چەپ بەڕێوە چووە لەوێدا ژنان ڕۆڵی بەرچاویان بوو لەوێدا ژنان بە کۆمەڵێک لە مافی وەکو ڕێی وەکو بەرابەری لەگەڵ پیا وەکو حەقدەستی یەکسان لەگەڵ پیا وەکو بێستا بڕینەوەی یارانە یان یارمەتی بۆ ژنانی بێسەرپەرشت مەجموعەیەک لەو ویست و داواکاریانە هەر لەو کاتانەوە وەکو ویست و داواکاری ژنان جیاواز لە ویستە ئامیەکەی لە ویستە گشتەکەی کە ویستا ویستی هاوبەشی ژنان و پیاوان بوون وەک توێژی ستەم دیتوو وەک توێژێکی چەوساوە لەژێر سیستمی سەرمایەداریدا هەر بۆیە لە ئێران ئەو بزوتنەوەیە ئاوا بەردەوام بووە هەتا بەردەخوا بە بێستا شۆڕشی شکۆداری 1950 کە ژنان لەوێدا ڕۆڵی بەرچاو دەجێڕن و دواتریش دوای سەرکەوتن یا بەلا ڕێداچوونی ئەو شۆڕشە زۆر بەداخەوە بێستا هێرشی دەسەڵاتی ئیسلامی بۆ سەر ژنان لە ئەوڵین هەنگاوەکان لە ئەوڵین ڕۆژەکاندا ژنان ئەو کاتیش لە عەلەیهی بێستا مەحدودکردنەوە یا شتێک بە ناوی سەپاندنی حیجابی زۆرەمری بێستا دەستیاندایە ناڕزایەتیەکی بەرفراوان کە ئەوەی یەکەم حرەکەتی ناڕزایەتی یا ئاخێزی کۆمەڵانی ژن بوو لە دژی بێستا دەستدرێژی ڕژیمیشی ئاینی کۆنەپەرست و سەرمایەداری کە تازە لە ئێران بەدەسەڵات گەیشتە بوو هەتا دواتریش بێستا خۆناغ بە خۆناغ لە ئەوڵی لە بێستا 57ەوە هەتا دەگاتە شۆڕشی 1401 ینی ئاخێزی شۆڕژێرانەی ژنجیان ئازادی ژنان بەردەوام لە هەموو ئاخێزە کۆمەڵایەتیەکاندا ڕۆڵی بەرچاویان بووە و بەرجەستترین ویستەکانیان یەکسانی ژن و پیاو بووە ئازادی جلوبەرگ بووە بەئیستا دەرچوون لەو چوارچێوە و لەو دابوونەریتە کۆنەپەرستانەی ئاینی بووە لە عەلەیهی پیاوسالاری کە پیاوسالاری خۆی بەشێک بووە لەو سیستمی سەرکوتی ژنان و خدمەتێکی زۆر بەرچاوی کردووە بە بەئیستا دەسەڵاتی زاڵ حاکمیەتی سەرمایەداری لەبەر ئەوەی کە لە ناو خودی بنەماڵەکانیشدا پیاوان وەکو بەشێک لە کۆمەلگا بەردەوام بێستا توێژی ژنانیان سەرکوت کردووە و لەو تەریقەوە نیوەی کۆمەلگان هەمیشە کۆنتڕۆڵ کردووەوە لەگەڵ ئەوەی کە لە زۆرێک لە مافە سەرەتاییەکانی خۆیانیان بێبەشکردوون لە چوارچێوەی کۆمەڵێک قەیدوبەندی وەکو دابوونەریتی کۆنەپەرستانە وەکو مەحدودکردنەوە لە بێستا کار و چالاشی کۆمەڵایەتی لە بێستا سەرپەرشتی ژنان لە تەرخانکردنی ژنان لە ناو چوارچێوەی ماڵدا وەکو تەنیا سەرپەرشتی منداڵ وەکو تەنیا بەخێوکەری منداڵوەیە کاری ناوماڵ و بەبێ هیچ حەق و ئەجرێک بەبێ هیچ پازاش و دەست مزدێک یعنی ئەوانە بە شێوەیەک لە شێوەکان زەنجیرەیەک یا بەشێکن لەو لێک هەڵپێکراوانەی کە لە توولی مێژوودا بزوتنەوەی ژنان هەتا دەگاتە ئێران و تا ئەم خۆراغش کە ئێمە قسەی لەسەر دەکەین بەردەوام بەشێک بووە لە شۆڕش لە دژی نابەرابەریە ئابوووریەکان لە دژی نابەرابەریە جنسیەتیەکان لە دژی بەئیستا نایەکسانی و هەڵاواردنی ڕەگەزی لە دژی دەسەڵاتی پیاوسالاری کە لە خدمەت سیستمی سەرمایەداریدا بوو. بەڵێ هاوڕێ کەریم پرسیاری دووەمم توندوتیژی سیستماتیک لە دژی ژنان لە کۆماری ئیسلامی ئێراندا کە فرمو شێوازێکی لە خۆی گرتووە و ئەم سیستەمە چۆن پشتیوانی لەم توندوتیژیە دەکات. توندوتیژی لە وەگەر هەر لە بێستا کاتی هاتن سەرکاری کۆماری ئیسلامی چاوی لێ بکەین توندوتیژی لە ئێران تەنیا وەکو پێکهاتەیەکی کۆمەڵایەتی نابیندرێ بەڵکو جۆرێک دەتوانین بڵێن سیاسەتێک پلانێک یا بەرنامەیەکی دەوڵەتی بووە یعنی بە پلان ئەو توندوتیژیە بەڕێوە چووە
ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاریەوە هەروەکو ئاماژەمان پێکرد پێشتر هەر لە بەئیستا ئەوەڵ هێرشەکانی بۆ سەر ژنان و سەپاندنی حیجاب بەسەریاندا و مەحدودکردنەوەیان لە ناوەندەکانی کار و لە خوێندن و لە بەئیستا بوارە کۆمەڵایەتەکاندا و هەوڵدان بۆ ناردنەوەی ژنان بۆ ناوماڵ و بۆ کونجی ماڵ لەوە بگرە هەتاوەکو دواتر بەئیستا بە یاساییکردنی کۆمەڵێک ستەم لەسەر ژنان لەوانە خودی حیجابی ئیجباریان بە یاسایی کرد بەئیستا کاری ناوماڵیان بۆ ژنان وەکو دیاردەیەکی ئاسایی لە قەڵەمدا بە نیوە حسابکردنی ژنان لە ئێرس و میراث و سەرپەرشتی منداڵ و نەبوونی حەقی سەفەر یا تەنانەت جیابوونەوە بەبێ ئیزنی پیا و زۆر مەسائلی دیکە لەو بێمافیانە یعنی ئەوانە هەمووی لە چوارچێوەی یاسایەکی کۆنەپەرستانەدا گونجێندران و ئەوە بواریدا بە کۆمەلگا و لەوانە بەشێک لە کۆمەلگا کە دەبێتە بێستا توێژی پیا و کە بەپێی ئەو نەریتە لە چوارچێوەی ئەو بەئیستا یاسا و ڕێسا کۆنەپەرستانەیەدا پیاوان وەکو بەئیستا دەسەڵاتدار لە چوارچێوەی خێزان و هەتا دێت هەتا ناو کۆمەلگا و هەتا ناوەندەکانی کار و هەتا دەگاتە خودی دەسەڵاتیش بەسەر ژناندا زاڵ دەبێت ژنان دەبێتە دەبنە توێژێکی ژێردەستا مەحروم لە زۆربەی ماف و بەئیستا حەق و مافە سەرەتاییەکانیان و لە عینی حاڵیشدا زۆرێک لەو بەئیستا تون و تیژی و مەحدودێتانە ئەگەرچی یاساین بەڵام بەکردەوە لەلایەن بەشێک لە کۆمەلگاویانی لەلایەن پیاوانەوە بەسەریاندا دەست پێندرێ و ئەوە وا دەکا کە تون و تیژی لەناو کۆمەلگادا لەگەڵ ئەوەی کە شەرعیەت پەیدا دەکا دەبێتە دیاردەیەکی زۆر بەرچاو و تەنانەت جۆرێک بۆ کوشتێکی ئاساییش چاوی لێ بکرێ بە دەلیلی ئەوەی کە بەپێی یاسا مەسەلەن پیاوێک ئەگەر ژنەکەی یا برایەک ئەگەر خوشکەکەی یا باوشێک ئەگەر کچەکەی و هەتا دێت بەئیستا نزیکانی بنەماڵە وەختێک زەخت لە ژنەکەیان کچەکەیان خوشکەکەیان دەکەن و تەنانەت دەشیان کوژن ئەوانە بەپێی یاسا لە لێپرسینەوە بە دوواداچوون و سزادان مبەرا دەکرێن بە دەلیل ئەوەی کە بەئیستا بە ناوی ناموس بە ناوی ئەوەی کە بەئیستا شەرع قانون یاسا ئیجازەی پێدان و ئەوانە بۆ پارێزگاری و بۆ بەئیستا حەزانەت و پارێزتنی بەئیستا ناموس و شەرەف لە بنەماڵەدا و لە کۆمەلگادا دەست دەبن بۆ جینایەتانە و لە عینی حاڵدانی خودی دەرچوونی قاتڵان بکوژان ئەو بکەرانی تون و تیژی بۆ سەر ژنان کاتێک لە چوارچێوەی یاسا خارج دەبن خۆی ئەوە پەرە دەدا بە دیاردەی شتێک بە ناوی تون و تیژی لە دژی ژنان و ئەبعاد و لایەن و ڕەهەندی زۆر بەربڵاو و جۆرا جۆرتر دەگرێتە بەر بۆ ئەوەی کرد لە ئێراندا ئەو شەرایتە ئەو بەئیستا ئەبعاد و پانتایە لە خۆی دەگرێت ژنان لە ئێران بە نیسبەتی زۆرێک لە وڵاتەکانی دیکە شایەت یعنی لانیکەم لە زۆربەی وڵاتەکانی دیکە بە دوای شۆڕشە ڕزگاری خوازەکاندا شۆڕشە چەپ و سۆسیالیستەکاندا کە هاو بەئیستا تەریب یا هاوشانی شەرایتی چین و توێژی کرێکار و زەحمەت چێش کە تا ڕادەیەک بەئیستا سەتحی ژیانیان ئاستی ژیان و کار و ماف و پێداویستەکانیان بەراورد دەکرێت لە ئاستێکی تەنانەت بەئیستا زۆر قانەکونەدەدا بەڵام لانی کەم تەفاوتێکی دەبێت لەگەڵ بەئیستا ئەو کۆمەلگا دواکەوتوانەی وەکو ئێران بەڵام لە ئێراندا هەتا ئێستاشی لەگەڵ بێت ژنان نەک هەر بەئیستا لە حەق و مافی ئاسایی خۆیان وەکو ئینسان بەرخوردانین بەڵکو هەر ئێستاش بەپێی قانون و یاسای شەریعەت وەکو نیوەی ئینسان دەژمێردرێن ژنان لە ژێر چەپۆکەی پیاوان بە حەساب دێن ژنان حەقی حەزانەت لە منداڵیان نییە حەقی مالکیەتیان نییە ژنان ناتوانن بە ئیزنی خۆیان سەفەر بکەن ناتوان بە ئیزنی خۆیان بەئیستا چارەنووسی خۆیان دیاری بکەن سەرنویشت و هاو ژینی خۆیان دیاری بکەن و لە زۆر شتی دیکە لە ناو کۆمەلگادا مەحرومن لەگەڵ ئەوەی هەمیشە و دایم تەنانەت لە ناوەندەکانی کاریش جیاواز لەوەی کە وەکو ژن
بە دەلیلی ژنبوونیان لە حەقدەستی کەمتریان پێدەدرێت زیاتر دەچەوسێنەوە لە زۆر ماف و مەزایای کار و ناوەندەکانی کار یا بیمە کۆمەڵایەتیەکان بێبەشن لە هەمان حاڵدا بەردەوام بوونەتە ئامانجی بەئێستا ناو ناتۆرە و مەتەڵەک و ئەدەبیات و شێوەزارێکی بێستا دزێ و نەشیا و دژ بە ژنان سوکایەتی پێکردن بێحورمەتی پێکردن و ئەوەش خۆی ئەو تون و تیژیانە لە ئێران لە دژی ژنان چەند قات دەکاتەوە دڵتەزێنتر یا بێستا جۆرێک هەژێنەرتریان دەکات دیاردەیەشی نەئاسایی بەرچاو دێن کە لە ئێراندا بە شێوەیەکی زۆر وەحشیانە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە لە دژی ژنان بەکار هاتووە بەڵام لە تەواوی ئەو مێژوەشدا ژنان بە دەلیلی ئەوەی کە وتمان هیچ کات لە ئاخێز و شۆڕشەکانی بێستا دنیای دەرەوە وڵاتەکانی دیکە لە ناڕزایەتیەکان لە خەبات و تێکۆشانی بێستا ژنان و چین و توێژی کرێکار و زەحمەتچێش لە دنیادا نەبڕاون خۆ سەرڕای هەموو ئەو زەخت و زۆرانی کە لە ئێرانیدا باسمان کرد بەڵام ژنان بەخۆشیەوە هیچ کات لە ئاست ئەو زەخت و زۆرانەدا بە چۆکدا نەهاتون و لە هەر خۆناغێکدا لە هەر دەرفەتێکدا کە بووان ممکن بووە لە دژی ئەو هەڵاواردنانە لە دژی ئەو سیستمە پیا و سالاری و سەرماداریە ستەمکارەوە بە تایبەت سیستمی زاڵی مەسهەبی ڕاوەستاونەتەوە خەباتیان کردووە تێکۆشاون و ئەو بینیمان لە شۆڕشی 1401 لە شۆڕشی ژینادا یا شۆڕشی ژنجیان ئازادیدا ئەو خەبات و تێکۆشانە گەیشتە لووتکە و لە نەوعی خۆیدا حرەکەتێکی مێژوویی خوڵقاند کە تەنانەت نەک هەر کاریگەریەکانی لە ناو خۆیدا دەتوانین دواتر ئاماژەی پێ بکەین بەڵام تەنانەت کاردانەوەی دەرەوەی سنوور و نێودەوڵەتیشی لە خۆی نیشانداوە وەکو ڕووداوێکی مێژوویی چاوی لێ دەکرێت دەقا و دەق من پێناسەی شۆڕشی ژینا دەتوانم بگەڕێنمەوە بۆ ئەو تایبەتمەندیەی کە کاتی خۆی بێستا خوشکانی میرابال ئەو سێ خوشکە تێکۆشەرە چەپ و سۆسیالیستە تێیدا بە شێوەیەکی جنایەتکارانە تیرۆرکران ئەوان ئەو کات لەگەڵ ئەوەی کە ژن بوون و لە پێناو ویست و خواستی ژنانەی خۆیاندا خەباتیان دەکرد بەڵام هاوکاتی لە دژی دەسەڵاتێکی ئیستبدادی و سەرڕۆیی خەباتیان دەکرد لەگەڵ خەباتێکی کۆمەڵایەتی بۆ ڕزگاربوون لە دەست سیستمێکی چەوسێنەر سیستمێکی سەرکوتگەر دەسەڵاتێکی ئیستبدادی و سەرڕۆ شۆڕشی ژیناش دەخاودەق ئەو پێناسەی یا ئەو تایبەتمەندیەی لە خۆگرت لەگەڵ ئەوەی کە لە درێژەی هەموو قۆناغەکانی خەبات لە پێناو ویست و داخوازیەکانی خۆیدا بۆ نەهێشتنی ئەو هەڵاوەردانە بۆ نەهێشتنی ئەو سوکایەتی و بێحورمەتیە بۆ ئەوەی کە شەعنی ژنان لە کۆمەلگادا بە چەند قات ببەنە سەرێ بۆ ئەوەی کە خۆیان لە ئاستی پیا و هاوشانی پیاودا ببینەوە بۆ ئەوەی کە لە هەموو ماف و مەزایە بێستا ڕەواکانی خۆیان بەهرەمەند بن بەڵام لە هەمان کاتیشدا هەمیشە و دایم یان پلانیکەم لەم شۆڕشەدا ڕنگدانەوەکەی ئەوە بوو یەشێک تایبەتمەندیەکانی ئەوە بوو کە هاوشانی ئەو ویستودا خوازیانەی کە تایبەت بە خواستی ژنان بوون لە هەمان کاتدا خواستی ئابووری خواستی کۆمەڵایەتی خواستی فەرهەنگی و کۆمەڵێک ویست و داواکاری دیکەی هێنا گۆڕێ لەگەڵ کۆمەڵێک دابوونەریت و سنەتی کۆن بەرەوڕوو بوونەوە کە ئەوانە زۆر تایبەتمەندی دەبەخشێت بەو شۆڕشەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئێمە ئاسەوار و بێستا ئەبعاد و ڕەهەندەکانی لە ناو کۆمەلگا و ڕنگدانەوەکانی چ لە ناو خۆی ئێرانەوە چ لە دەرەوەی ئێرانیش بە چاو دەبینین و دەکرێت ئاماژیان پێ بەڵێ هاوڕێکەریم بەڕای ئێوە بزوتنەوەی ژنجیان ئازادی چه ڕۆڵێکی میژووی لە ئاشکراکردن و بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم توندوتیژیە سیستماتیکیە گیراوە بزوتنەوەی ژنان لە پرسیاری ئەوڵدا تقریبەن تا ڕادەیەک ئیشارە بەم پێکرد بە دەلیلی ئەوەی کە وتمان وەکو ڕووداوێکی مێژوویی دەتوانین ناوی لێ بنین هەروەک وتمان لە درێژەی هەموو بێستا حرەکات و هەموو ئاخێز و ناڕزایەتیەکانی چەندەیە ڕابردوو لە دژی ئەم دەسەڵاتە ستەمگەرە لە دژی ئەم دەسەڵاتە کۆنەپەرست و ئیسلامیە لە دژی ئەم دەسەڵاتە سەرمایەدار و پیا و سالارە وەستاونەتەوە بەڵام لە هەمان کاتدا
لەگەڵ کۆمەڵێک دابوو نەریتی و سنەتی کۆن بەرەوڕووبەوەکە هەتا 1401 ئەوانە زاڵ بوون لە ناو کۆمەلگادا. شۆڕشی ژینە نەک تەنیا هەر دەسەڵاتی تووشی شۆک کرد، نەک تەنیا هەر لە زۆر قۆناغدا و بە تایبەت لە بواری بەسا سەپاندنی حجابی زۆرەملیدا پاشەکشەی بەدەسەڵات کرد، دەسەڵاتی تووشی بە چۆکدا هاتن و پاشەکشەیەکی بەرچاو کرد، تووشی سەر لێشەواوی کرد و لە هەمان کاتدا ورە و هێزێکی زۆر بەهێزیشی بە کۆمەلگا بەخشی لە پێناو بەرەو پێشبردننی خەباتێکی ڕەوای کۆمەڵایەتی لە دژی ئەو نظامە. لەگەڵ ئەوەدا کۆمەڵێک کاریگەری زۆر بەرچاویشی لە سەر کللتور و فەرهەنگی تەنانەت بنەماڵە هەڵس و کەوتی پیاو لەگەڵ ژن، دەسەڵات لەگەڵ کۆمەلگا و بە تایبەت بەستا کۆمەلگا جۆرا و جۆرەکان هەر لە ڕەگەزە جیاوازەکانەوە بگرا هەتا بیر و باوەڕی جیاواز، هەتانەتەوە جۆرا و جۆرەکان، هەتا بەشە جۆرا و جۆرەکانی ئێران هەموو ئەوانەی لە چوارچێوەیەکدا بەیەکەوە گرێدا لە یەکی کۆکردنەوە و فەرهەنگێکی ئەوڕۆیی و پێشکەوتوانەی لە ناوێندا زاڵ کرد. ئەو شۆڕشە بووە هۆی ئەوەی کە پێگەی ژنانی بە چەند قات لە ناو کۆمەلگادا بەرز کردەوە. ئەو شۆڕشە لە ناو کۆمەلگادا بەستا هەڵس و کەوتی بنەماڵەی لەگەڵ ژنان گۆڕی، تەنانەت ئەو دیاردەی پیاو سالاری کەوتمان بە زۆری زیاتر لە ناو بنەماڵەدا لە دژی ژنان بەکاردەهات، ئەوەی تووشی ئاڵنگاریشی جددی کرد. ئێستا کەمتر بنەماڵە، کەمتر گەورەی بنەماڵە وەکو پیا وەک برا وەکو بەستا ئەو دەور و بەر و نزیکانی پیاو لە بنەماڵەدا بەخۆیان ئیجازە دەدەن کە ئەو جۆرەی کە باو بوو لە دیجی خوشک و ژن و هاوسەر و بەستا ژنانی بنەماڵەدا کچ و ئەندامانی بنەماڵەکەیان ئەو جۆرەی کە باو بوو هەڵس و کەوت بکەن. زۆر بە ئەندێشەوە ئەوە ئاڵگۆڕی بەسەردا هاتووە، ژنان جێگە و پێگەیش تایبەتیان بەدەستێناوە، ورە و جەربەزەیەکی یا ئەعتماد بە نەفسێکی زیاتریان بەخۆ گرتووە بەدەست هێناوە. پیاوان ئەو پلە و پێگەی ژنان بەدەستیان هێناوە بەڕەسمیان ناسیوە و ژنان ئێستا ئەگەر چی وتمان لە چوارچێوەی دابوونەری، لە چوارچێوەی ڕێسا و یاسا و ڕێسای ڕژیمدا هەر ئێستاش نیوەی کۆمەلگا یان نیوەی پیاوان بە حساب دێن، بەڵام بەکردەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە، لە ئاستی کۆمەڵایەتیەوە، لە بوار و ڕەهەندە جۆرا و جۆرەکاندا ئەوەی کە ئێمە دەیبینین، ژنان ئێستایی تر ئەو توێژە ژێردەستە نین، ئەو توێژە نین کە تەسلیمی بەستا ئەو زەخت و زۆر و بێمافیانە ئەو تونوتی ژیانی کە دەرهەقیان دەکرێت لە هەر بوارێکدا، چ لە ناوەندەکانی کار، چ لە باری یاساییە و لە هەندەسەڵاتەوە، چ لە بنەماڵەدا، چ لە کۆمەلگەدا و لە ناو ئیجتیمادا و لە ناو بەستا ناوەندە گشتیەکاندا لە دژیان دەکرێت، بەڵکو بەورەیەکەوە بە جەربەزەیەکی زیاترەوە بە نەفسێکی زیاترەوە بەرە ڕووی دەبنەوە و ژنان ئێستا خۆیان ئازادتر، سەربەخۆتر و لە عینی حاڵدا هوشیارتر دەبینن. ئێستا ژنان ڕۆڵی پێشەنگایەتی، ڕۆڵی سەرقافڵایەتی دەژێڕن لە حرەکەتە کۆمەڵایەتیەکاندا، لە ئاخێزە کۆمەڵایەتیەکاندا. ژنانن کە ڕێخەری زۆرێک لە ناڕزایەتیەکان، ژنانن کە خەت دەدەن بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، ژنانن نەک هەر تەنیا لە پێناو ویست و داخوازەکانی خۆیاندا، بەڵکو هەر لە سەردەمی بەستا ڕاپەڕینی ئینقلابی 57ەوە کە لە ناوەندە لە کارگا و کارخانەکان، لە ناوەندەکانی کار ژنانی کرێکار دەستیاندا بە ئەحساب و ناڕزایەتی وەکو ژنی کرێکار، بەڵکو لە درێژەیدا هەتا ئاخێزی شۆڕشی ژنژیان ئازادی، ژنان بەردەوام لە بزوتنەوەکانی وەکو بزوتنەوەی مامۆستایان، بزوتنەوەی خاننشینان، بزوتنەوەی تایبەت بە ژنان، بزوتنەوەی خوێندکاری و لە هەموو ڕەهەندەکانی بەئیستا ئاخێز و ناڕزایەتیەکانی دژ بە ستەم و سەرڕۆیەکان، دژ بە زوڵم و زۆریەکانی ئەو ڕژیمە، دژ بە بێمافیەکان، دژ بە سەرکوتگەریەکانی ڕژیم، ژنان ڕۆڵی بەرچاویان جێڕاوە و ژن خۆیان لەو ئاستەدا دیوەتەوە. بۆیە شۆڕشی ژنژیان ئازادی بەو تەعبیرە
دەتوانین بڵێن خاڵێکی وەرچەرخان بوو لە کۆمەلگای ئێراندا و لە ڕەوتی بێستا بەرەو پێشچوونی خەبات و ناڕزایەتیەکانی ژنان لە پێناو ویست و داخوازەکانی خۆیان و بەتایبەت ویست و داخوازێت چینایەتی و کۆمەڵایەتیەکان هاوشانی چینی کەکار و زەحمەت چێش لە ئێران. بەڵێ هاوڕێ کەریم، وەک دوا پرسیار بە بۆچوونی ئێوە چارەسەری بنەڕەتی و بەدیل بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی دژی ژنان لە ئێران چییە؟ بێگومان چارەسەر هەر ئەوەیە کە ئێمە بارەها و تومانە کە ڕزگاری ژنان بەبێ ڕزگار بوون بە تایبەت لە ئێراندا دیارەوە لە زۆربەی کۆمەلگاکان لە زۆربەی دەسەڵاتەکاندا ئەوە سێدق دەکات لە ئێران ڕزگاربوونی ژنان بەبێ ئەوەی کە ئەو دەسەڵاتە لە گۆڕ بدرێت بەبێ لە گۆڕنانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی سیستمی پیاو سالاری و مەستەبی کۆماری ئیسلامی ژنان هیچ کات ئەو بیستا ڕزگاریە یا ئەو ئازادیە کە مەدەنەزەرە بەدەستی نایەنن. بۆیە ژنان کاتێک بە ڕزگاری و بە سربەخۆی خۆیان دەگەن کە ئەوەڵەن ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئارەدا نەبێ لە دەسەڵاتدا نەمێنێ و لە هەمان کاتیشدا ژنان وەکو توێژێکی بەرچاوی کۆمەلگا ڕۆڵ و کاریگەری بەرچاوی خۆیان لە بنیادنانی کۆمەلگای دوای نەمانی کۆماری ئیسلامی دابژێڕن. ڕزگاری ژنان لە کاتێکدا مانە دەبەخشێ کە کۆمەلگایەکی بەدوور لە چەوسانەوە، کۆمەلگایەکی بەدوور لە توندوتیژی، کۆمەلگایەکی بەدوور لە بێستا ستەم و هەژمون و دەسەڵاتی پیاوسالاری و مەستەبی و ئەم دەسەڵاتە بێستا سەرکردگەری ڕژیمی کۆماری ئیسلامی خۆیان تێدا بینەوە کە ئەوەش مسۆگەر نابێت دەستەبەر نابێت مەگەرەوەی کە ئەو ڕژیمە لە دەسەڵات لا بچێ لە جێگای ئەودا ئالتەرناتیڤێک بە ناوی دەسەڵاتێکی جەماوەری دەسەڵاتێکی بێستا یەکسانی خوازانە ئەگەر نەڵێن دەسەڵاتێکی بەتەوامانە سۆسیالیستی بەڵام دەسەڵاتێکی ئینسانی جێگیر ببێت جایگوزین ببێت و لەوێدا ژنان بە هەموو مافە ڕەواکانی خۆیان بگەن هاوشانی پیاوان ئیتر لە هەموو مافی ئینسانی مافی مرۆڤ کە بەپێی تعریفی جیهانی خۆی لە زۆر خاڵ و ڕەهەندا دەبینێتەوە ژنان کاتێک دەتوان بەو مافانی خۆیان بگەن کاتێک خۆیان دەتوان لەو ئاسەدا ببینەوەکە ئەم ڕژیمە سەرکردگەرە لە ئارەدا نەمێنێەوە تەلاش بکرێت کە جایگوزینی ئەو ڕژیمە ئەو دەسەڵاتە دەسەڵاتیشی ئینسانی تر سیستمێکی ئەو ڕۆیتر و ئینسانی تر جێگیر ببێەوە لەوێدا نەک هەر ژنان بەڵکو پیاوانی ئازادی خواست چین و توێژی زەحمەت چێژ چین و توێژی ستەمدی تو لە نەتەوە جۆرا جۆرەکانەوە بگرە هەتا ڕەگەزی جۆرا جۆر هەتا پێکاتە جۆرا جۆرەکانی کۆمەلگای ئێران بێگومان خاڵی هەرە بەرچاو سەرەکی نەمانی کۆماری ئیسلامیە و ئەوە ڕەمزی ڕزگاربوونی ژنان و گەیشتنی ژنان بە ئاستێکی بانتر لە پێکاتەی کۆمەڵایەتیدا و لەوانە دەستەبەرکردنی ویست و داخوازیەکانیان و ڕزگاربوون لەژێر سیستەمی چه مەسهەبی چه پیاوسالاری و چه بێستا سیستمی سەرمایەداری کە ژنان بە ڕادەیەکی مزاعەوە بە چەند قات زیاتر لە پیاوان لە ناو ئەو سیستمەدا چەوسانەتەوە دەچەوسێنەوە. بەڵێ هاوڕێ کەریم سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتەی کە ڕاستانتان و سپاس بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە کۆتاییدا دەخل لەوە بکەمەوە زۆر بە کۆیتی کە هەموو هەوڵ و تەلاشی ئێمە بۆ ئەوەیە کە ژنان لە خۆناغێکدا بەویست و داخوازەکانیان بگەن کە لەسەر وێرانەکانی ئەم دەسەڵات سەرکردگەرە چون بانی و هۆکار و سەبەبکاری سەرەکی هەموو ئەو بێستا ستەم و هەڵاواردن و تند و تیژانەی کە باسمان کرد چی لە دژی ژنان و چی لە دژی کرێکاران و زەحمەتکێشان و کۆمەڵگەی ئێران بەگشتی دەکرێت سەبەبکار و هۆکارە سەرکێشەکەی ئەو سیستمەیەوە تا شۆڕ دەبێتەوە بۆ دەسەڵاتی پیاوسالاری و دابوونەرێتی کۆنی کۆمەڵایەتی بە هیوای ڕیشە شێشکردنی هەموو ئەو دیاردانەوە ئێمە لە پێناو ئەوەدا و جایگوزینی ئەو دەسەڵات و ئەو دابوونەریتە
بە دابوونەریتێکی ئەوڕۆیی و پێشکەوتن خوازانەی سۆسیالیستی و کە تێیدا ئاسەوارێک لە نایەکسانی هەڵاواردن وە تونوتیژی دژ بە ژنان و دژ بە هیچین تۆریشی کۆمەلگا بەدی نەکرێت. زۆر سپاس هاوڕێکەریم. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. سەرنجتان بۆ درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم.